پاڵەوانیەتێکی ناوەندە وەرشیەکانی سنووری پارێزگای هەولێر با بەشداری 13 ناوەندی ئەو سنوورە دەستی پێکرد. بەڕێوەبەرایەتی لاوانی هەولێر سەرپەرشتی دەکات. تیپەکان بەسەر دوو کۆمەڵە دابەشکراون. هەر تیپێک دوای 2 دۆڕان لە پاڵۆنتەکە دەکرێتە دەرەوە، نزیکەی مانگێک دەخایەنێت بۆ یەکەم جاریشە یاری دەستپێک و کۆتایی لەسەر یاریگای یەکەم یانەی هەولێر ئەنجام بدرێت. بەو پێی وەرزش بەشێکە لە کار و چالاکیەکانمان لە ڕێگەی ناوەندەکانی وەرزش و لاوان چەندین فێرگەی وەرزشی و ئەکادمی وەرزشیمان کردوتەوە. ئەم فێرگانە ڕۆژانە لە ڕێگەی لە سەردەستی یا ڕاهێنەر و پسۆرانی وەرزشی ڕۆژانە مەشق و ڕاهێنانەکانیان ئەنجام دەدەن و ساڵانەش خولی زۆرا زۆریان بۆ دەکرێتەوە. ئەم ساڵ وەکو بەڕێوەبەرایەتی لاوانی هەولێر پێمان باش بوو بە شێوەیەکی زیاواستر لە ساڵان گرنگی زیاتریش بەو پاڵەوانیەتیە بدەین، هەم لە ڕووی یاریگا چونکە بۆ یەکەم جارە ئەم پاڵەوانیەتە لە یاریگای یەکەمی شێت فڕۆنسۆ هەریری بەڕێوە دەچێت و لە ڕووی میکانزمی بەڕێوەچوونی یاریەکان ناوبژیوانی بە ئەزمون و پێداویستی وەرزشی. ئامانجمان لەکردنەوەی ئەم پاڵەوانیەتیانە دوو هۆکارە. هۆکاری یەکەمیان ئەوەیە دەمانەوێت ڕەوتی وەرزش لە ڕێی فێرگەکانی لاوان بەعام بەرەو پێش ببین، چونکە وەک دەگوترێ لاوان کۆڵەگەی وەرزشن. ئەمە لەلایەکی تریشەوە دەمانوێت سەرجەم ڕاهێنەری یانەکان بانگ بکەین بۆ بەڕێوەچوونی یاریەکان بۆ ئەوەی ئاستی یاریزانەکان ببینن و یاریزانی باش بۆ یانەکانیان دەستنیشان بکەن بۆی لە دواڕۆژ بتوانین پێویستیمان بە یاریزانی بیانی نەبی و زیاتر احتیمات لەسەر یاریزانانی خۆمان بکەین و لە دواڕۆژیشدا خزمەتی شار و کوردستانی خۆمانی پێ بکەین. ئەو یاریزانانەی بەشدارن لە پاڵۆنتێکە لە یانەکان یاریان نەکردووە و لە دایکبووی ساڵی 2006 و 2007 تیپەکان یاریزانانی فێرگەکانی سنوورەکەیان هەڵبژاردووە بۆ بەشداریکردن لە پاڵەوانتیا. ئامانجیش لە ئێوە ناساندنی یاریزانە بەهرەمەندەکانیانە بەیانەکانی کوردستان بۆ ئەوەی لە تیپەکانی ئاستی تەمەنەکان سوودیان لێوەرگرن. دوو خاڵی گرنگ لەو خولە هەیە. خاڵی یەکەمیان ئێمە نابێ یاریزانی یانە لەو خولە یاری بکە بۆ یاریزانی نوێ ببیندرێ و بچێتە یانەکان. بۆ موالیدیشە موالیدەکەش لەگە یانەکان تەنسیقمان کردووە کە یەک موالی دەبی هەتا ئیسفادەیان لێ بکەن ئەو یاریزانە بتان لە تازە پێگەیشتوان و لاوانی یانەکان یاری بکەن. بە ئامادەبوونی پارێزگاری هەولێر و بریکاری وەزارەتی ڕۆشنبیری و لاوان و بەڕێوەبەری لاوانی هەولێر و بەڕێوەبەری گشتی وەرزش یاریکردنەوەی پاڵەوانتێکە لە نێوان ناوەندی وەرش و لاوانی هەولێر و شاوێسی پاڵەوانی ساڵی ڕابردوو بەڕێوەچوو. هەولێر بە 2 گۆڵی کۆڤان حەمید بەرامبەر گۆڵێکی شاوێز لەلایەن ئەحمەد ئەردەڵان سەرکەوتنی لە یاریەکە تۆمار کرد. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.